گیلان حاجی سعید سروکی ایکتی هاورده هنردکاران لقی هولری نوستودی در گلمنه بخیر بین. زور سپاس. لو دست بکم طبعا پیشتر باس لو دکرا که هاورده هنرده 15 میلیارد دلار بو دلیم 22 بو. ام تکچونی پیوندیکانی نوان عراق و ترکیه چند ضرر یعنی زیان به هاورده و هنرده دگنت لبروی پیش است حوالکم خوند که سردانی سرکوماری ترکیه رجب طیب اردوغانیش به عراق دواخره لبر یکلانه کردنوی او کشانی نوان عراق و ترکیه هیا. سرتا زور سپاس دکم زور سپاس لبار رخصاندنی و درفتا هر وکو دزانن ترکیه چیک لولات هر گرینگکانی دراوسی عراق و بتایبەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە هەم تورکیا گرنگجێکی تایبەتی هەیە لە بۆ عراق و هەرێمی کوردستان و هەروە عراق و هەرێمی کوردستانیش بە چاوێکی گرنگ سەیری وڵاتی تورکیا دەکەن لە ڕووی ئابوووریەوە هەروەکو دەزانن لە ساڵانی ڕابردوو ئێمە ئاڵوگۆڕی بازرگانیمان بە تایبەتی لە ساڵی 2022 ئاڵوگۆڕی بازرگانی تا ئاستێکی زۆر باش بەرز بووە پێم وایە ئەو ژمارەیە کە جەنابەت باست کرد نزیکەی 22 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی دەبێت و لەوانەیە کاڵە نەوتیەکانیش بگرێتەوە بۆیە ئاماژەکان وا دەردەخەن کە لە 2023 دوای ئەوەی کە ئەو کێشانە ڕوویدا ئاڵوگۆڕی بازرگانی کەم بووە لە نێوان عراق و تورکیا بە تایبەتی بەگشتی و لە نێوان هەرێمی کوردستان و تورکیاشدا کەمی کردووە 23 بە بەراورد لەگەڵ 22 کەم کردووە بەڵێ کەمی کردووە هەم هەناردەی وڵاتی تورکیا بۆ عراق کەمی کردووە هەم ئاڵوگۆڕی بازرگانی کەم بووە بۆ نمونە ئەگەر سەیری ئاماری 2022 بکەین تامانجینۆ ئەوە لەگەڵ بەراوردی بکەین لەگەڵ ئەو نۆمانگەی ساڵی 2023 نۆ لە سەتا هەناردەی تورکیا بۆ عراق کەمی کردووە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو کێشە و گیرگرفتانەی کە عراق لەگەر تورکیا دروستی کرد و بە تایبەتیش لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو قەیرانە ئابوووریەی کە ئێستا لە ڕاستیدا دەتوانین بڵین عراق هەرێمی کوردستانیشی توش کردووە ئەوانش هەمووی کاریگەری لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی هەبووە ئەوەی کە دەیبینین نۆ لە سەتا هەناردەی تورکیا بۆ عراق کەمی کردووە هەروەها بە پێچەوانەوەش کاڵە نەوتیەکان ڕاوەستاون و خاڵێکی گرنگدا بڕێزکیدان طبعا عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بازارێکی زۆر گرنگە بۆ بە بازارکردنی بەرهەمی تورکی ئێستا ئەگەر هەناردەی تورکیا بۆ عێراق کەم بۆ بێتن ئەو پێداویستی عێراق کە پێویستیان کە بڵێن بەهۆی کەمبوونەوەی هەناردەی تورکیا بۆ عێراق دروست بووە بە بەرهەمی کام وڵات پڕکراوەتەوە ئێمە بە زۆر ڕەشبین نەبین لەوەی کە هەناردەی تورکیا کەمی کردو بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لەبەرەوەی دوو لایەن هەیە یەکەمیان ئەوە جێی دڵخۆشیە ئەگەر بێت و وا بێتن کە ئێمە لە 2023 توانیتمان هەندێک کاڵای خۆمان بەرهەمبێنین بۆیە ئاستی هەناردەی تورکیا بۆ عێراق کەم بۆ تۆ یاخود بۆ هەرێمی کوردستانکەواتە ئەمەڵێکی زۆر دڵخۆشکەرە و من دڵنیام ئەوە کاریگەری هەبووە لەوەی کە کاڵای تورکیا کەمی کردووە بۆ عێراق چون خۆم ئاگادارەوەی چەند کاڵایەکەم کە ئێستا ئێمە پێداویستی ناوخۆمان پڕ بۆتەوە و پێویستیمان پێینە ئیترە زۆر خاڵێکی گرنگە ینی کەواتە بەهۆی ئەوەی کە بەشێک لە بەرهەمەکان لە هەرێمی کوردستان بەرهەمێنران ئێمە هاوردەی ئەو بەرهەمانە کەمترمان کردووە نەک بەس تورکیا لە وڵاتان دیکەش زیاتر چ بەرهەمێک کەم بووتەوە بۆ نمونە ئێمە لە پێداویستی ئاسن ئەگەر باسی ئاسن و شیش بکەین ئێمە لە پێداویستی ناوخۆ زیاتر چوینەتە سەرەوە و پێویستیمان بەو کاڵایە نەمایە ئەوەش وەکو ئەگەر بە مەبلەغ باسی بکەین مەبلەغێکی یەکجار زۆر بوو کە ساڵانە لە وڵاتی تورکیا وڵاتانی دیکە هاوردە دەکرا ئەو گەڕانەوەی ئەو سەرمایە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بەگشتی بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە و ئێمە دەبێ دڵخۆش بین لەو ئاستێدا کە هەناردەمان هاوردەمان کەم بۆتەوە بەو پێیکە ئێمە توانیتمان هەندێک کاڵا لە ناو خۆمان بەرهەم بێنین ئەوەکو نمونە بە جەنابتم گوت بەڵام لەوانەیە نمونەی دیکەشە بێ ئێستا لە بەردەستمنتۆش بە هەمان شێوە و چەند کاڵایەکی دیکەشەیە کە ئێمە توانیتمان ئەگەر پێداویستی ناوخۆشمان پڕ نەکرد بێتەوە بەڵام نزیک بووینەوە لە ئاستەوەی کە پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە ئەوە زۆر جێی دڵخۆشیە بەڵام ئومێدەوارم کە ئەو پشتگیریەی بۆ هەندێک کارگە دەکرێت و یاخود بۆ کاڵایەکان دەکرێت پشتگیریەکان بەردەوام بن بۆ ئێمە بتوانین
ئاستی و بەرهێنانی خۆمان ببینە سەر و بتوانین کاڵاکان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێنین بۆی بتانین هاوردەکەم بکەینەوە. ئەوە یەکێک لە ئاماژەکانە کە من ئاماژەم پێداوە ئومێدوارم کە ئەوەی کە من هەستی پێ دەکەم ئەوە وابێ 100% کە کەمبوونەوەی هەناردەی تورکیا. گومان لەوەدانە کە لەوانەیە بەشێکی دیکەی ئەوەی کە هەناردەی تورکیا بۆ عێراق کەم بۆتەوە ئەو قەیرانە ئابووریە و سیاسیەیە کە عێراق و هەرێمی کوردستانی گرتوتەوە لەلایەک و لەلایەک عێراق و تورکیای گرتوتەوە بۆ نمونەگە باسی ئەو قەیرانە سیاسیە بکەین یا قەیرانە ئابووری بکەین یاخود کێشە ئابووری بکەین کە لە نێوان تورکیا و عێراق هەیە بەهۆی نەڕۆیشتنی نەوتی هەرێمی کوردستان بە وڵاتی تورکیا ئەوش کاریگەری هەیە. ئێمە باسی ئالوگۆڕی بازرگانی دەکەین ئەوان کە دەڵێن 22 میلیارد بێگومان کاڵە نەوتەکانش حساب کرا ئەگەرنا لە ساڵی 2022 هەناردەی تورکیا بۆ عێراق 13 میلیارد و 644 میلیۆن بووە میلیۆن دلار بووە بەڵام ئیمساڵ 9% ئەو هەناردەیان کەمی کردووە. پێش چەند ڕۆژێک قونسولی تورکیا لە هەرێمی کوردستان کە قسەی کرد ئەویش کە باسی هەوردە و هەناردەی نێوان کوردستان و عێراقی کرد هەم باڵیزی تورکیاش باسی ئەوەی کرد کە لەو 22 میلیارد دلارە پشکی شێر بەر هەرێمی کوردستان کەوتووە. ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و هەرێمی کوردستان ئێوەکو لقی بڵێن یەکیتی هەوردە هەناردەکەران بزەبت بەر هەرێمی کوردستان کەوتووە پشکی شێر یان ینی خۆی ناوەڕاست و باشووری عێراق زیاتر پێویستیان گومان لەوەدانە کە هەناردەی وڵاتی تورکیا بەشی هەرە زۆری و پشتی شێری بەس هەرێمی کوردستان دەکەوێت کە ینی کە دەڵێن بەر هەرێمی کوردستان دەکەوێت واتە لە ڕێگەی سنووری وشکانیەوە لە هەرێمی کوردستان بەسمان کە لە هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە. ئەو کاڵایانەی کە لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێن بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە چەند ساڵە دیراسی دەکەین 170 بۆ هەم شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقا و 130 لە نێو هەرێمی کوردستان ساغ دەبێتەوە. ئەو کاڵانەی کە لە سنوورەکانی هەرێمی کوردستان داخلی هەرێمی کوردستان دەبین بەڵام وەکو ئەگەر وڵاتی تورکیا لەوانەیە و بەرهێنانیش حساب بکە لە ڕووی هەناردەکردنی کاڵاکەم بێگومان دەچێتە ئەو ڕۆژ بۆ بەرهێنانی وڵاتی تورکیا لێرە کەم نیە چەندین کۆمپانیایی و بەرهێنەری زۆریان هەیە و چەندین وەکالاتی گەورە گەوریان لە وڵات لە هەرێمی کوردستان هەیە بێگومان ئەوان لە هەرێمی کوردستان پێگەیان زیاترە وەکو لە شارەکانی تری عێراق بە کاڵاکانیشیان هەمویان بە هەرێمی کوردستانە وەکو ناوەندێکی بازرگانیدا ڕەت دەبێت بۆ وڵاتە بۆ شارەکانی تری عێراق دەگوازرێنەوە. گێلان حاجی سعید سەرۆکی یەکێتی هاوردە هەناردەکارانی کوردستان لەقی هەولێر سپاس کە لەگەڵمان بوو.